دوای 83 ڕۆژ و بێنە و بەردەیەکی زۆر دوجار هەرێمی کوردستان هاتە ژێربار و 120 ملیار دیناری وەکو نیوەی داهاتیە نەوتی بۆ مانگی ئایر نارد. لە بەرامبەردا وەزارەتی دارایی فیدراڵ دەستی بە خەرجکردنی موچەی مانگی 5 کرد، بەڵام هێشتا ژمارەیەکی زۆر پرسیاری شۆکێنەر و وەڵام نەدراوە ماون. هەوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن ئەگەر دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی لە کۆتاییدا ملیان بۆ داواکانی بەغدا دەدا، بۆچی هەر لە سەرەتاوە نەچوونە سەر مێزی ڕێککەوتن؟ ئەو کات موچەخۆر و کاسبکارانیان تووشی ئەو ناڕەحەتی و سک هەڵگوشین و قەرزاریەی 3 مانگی ڕابردوو نەدەکرد. پێشتر هەرێمی کوردستان 50 ملیار دینار یان هەندێک جار کەمتری وەکو پشکی حکوومەتی فیدراڵ لە داهاتی نانەوتی دەنارد، بەڵام ئێستا و دوای فشار و گوشارەکانی هێزای عێراقیەکان هەرێم 120 ملیار دینار دەنێرێت. ئێستا وڵاتیان دەتوانن بپرسن ئەگەر ئەم پارەیە داهاتی نانەوتیە پێشتر بۆ کوێ خەرج کراوە؟ ئەگەر داهاتی نانەوتی نییە لەکوێوە پەیدا کراوە؟ جیاوازی لە ژمارەکان لای دەسەڵاتدارانی کوردستان ئاماژەیەکی ڕوون و ڕەوانن بۆ هەبوونی دزی و تاڵانی و شاردنەوە بە قەبارێکی گەورە لە سامانی سەر زەوی و ژێر زەوی کوردستان کە دوجار زیاتر لە 10 ساڵە وڵاتیانی ئەم 4 پارێزگایە باجێکی قورسی بۆ دەدەن. بەپێی لێکتێگەیشتنەکەی 7 تەمووز کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە پەسەند کرا، سەرەڕای داهاتی نانەوتی حکوومەتی ماوە بەسەرچوو ئێرەم پێویستە بەرهەمی نەوتی بەرهەمێنراویش ڕادەست بکات و بە بانکی کردنی موچەش ڕازی بێت. ئێستا تۆپ لە بەشە گۆڕەپانەکەی کابینە شکست خواردووەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و ئاواتی شێخ جەنابدایە و خەڵکی کوردستانیش چاوەڕێن بزانن کە ئایا موچەی مانگی 6 ڕێکەوتنێکی نوێی دەوێت و ئەم ڕێکەوتنە تەنها تا هەڵبژاردنی تشرینی دووەمی مانگی 11 بڕدەکات، یان بەردەوام دەبێت و درێژبوونەوەی قەیرانەکان کۆتایی پێدێت. سەرەڕای بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق لەبارەی پرسی موچە و داهاتەکان تا ئێستا هەولێر و بەغدا 5 جار لەبارەی داهاتی نەوتی و نانەوتیەوە ڕێکەوتنیان کردووە، بەڵام تەنها وەکو مرەکەبی سەرکاغەز ماوەتەوە و جێبەجێ نەکراوە. ئێستاش ئەگەر عێراق موچەی مانگی 5 دوای ئەم ماوە زۆرە و پاش هاتن و چوونی شاندەکان ناردبێت، ئەی چارە نووسی موچەی مانگەکانی 6 و 7 چی بەسەر دێت؟